بینەرانی بەڕێز و خۆشەویستی ئەنارتی سڵاوتان لێبێ من ئامانجێ منم بە خۆشحاڵیەوە لە بەرنامەیەکی نوێیشان بە دیدارتان شادەمەوە دەمەوێت بەر لەوەی بچیمە ناو بەرنامەکە سپاس و پێزانینی ئامادەکار و پێشکەشکاری ئەم بەرنمەیە ئاراستەی ئەو پەرلەمانتار و ئەو بەڕێزانە بکەم کە لە ماوەی ڕابردوودا لە چەنەڵقەی ڕابردوو کە لەسەر کەمەندامان کارمان کرد و لەسەر پێشنیاری بەندا ئەوە خرایە ڕوو کە پێویستە پێشینەی هاوسەرگیری بۆ کەمەندامان خەرج بکرێت وەک دیاری کە چۆن واریسی شەهیدان وەریەگرن پەرلەمانتارە بەڕێزەکان هەندێکیان بەندەر داوای بەرنامەکەەوە هاتن و ئەو بابەتیان خستۆتە خشتەی کاریانەوە و لە ماوەی داهاتووی نزیکە وا بەڵێنیان داوە کە بەرهەمەکەی بین زۆر سوپاسیانەکەین بە ناوی بەرنامەکەەوە. عەزیزانم بەرنامەی ئەم جارەی شەن سەبارەت بە نێرەمووک یان جوود ڕەگەز یان ڕەگەزی سێمە. نێرەمووک یان جوود ڕەگەز یان ڕەگەزی سێم چییە و ژمارەیان لە هەرێمی کوردستاندا چەندە و دیارترین کێشە و گرفتە کۆمەڵایەتی و یاسایی و ئاینیەکانیان چییە و هەروەها تا چەندە دەنگی نێرەمووکەکان لە هەرێمی کوردستاندا ونە ئایا کۆمەلگا و تاکە تاکەی چۆن ئەڕوانە ئەم دەستکردەی خوددا ئایا تا چەندە نێرەمووکەکان لە وڵاتی ئێمەیە کە یەکێکن لەو چین و توێژانەی کە هەن شانازیان پێوە دەکرێت یان لانی کەم باس دەکرێن نێرەمووکەکان لە ئێستای هەرێمی کوردستاندا سەر بە چین و توێژەکەن. مناڵی کوڕیان کرد وەڵی من وەکو خۆم حەزم لە کچە باش ئەگەر ئەمە وەستاویت و نەکوڕ بوو نەکەت وەڵاترەوە خوایدا کوڕ بێ ئەو کەس هەرچی بێت ئەیەوە چاوەڕێیتین تۆ چاوەڕێیت من شارەی خەزانم لە شوورەوەیە مناڵی بێ بەڵام مناڵی بێت چاوەڕێی چیت ها کوڕیان کرد کوڕ باش تۆ بۆ لێرە وەستاوی ها بۆ لێرە وەستاوی پێویستی بە عەمەلیاتە ئەزانم لە ژوور شوێن نییە ناوەڵ شوێنی نییە شوێنەکەی ئاوەیە شوکە ئەبێ لە بەردەرگابی ئەوە بەدەرگابی خۆی نەیاڵم پێ بچێ شوورەوە ئای پیشە ئەی پرسیارێکی لێیەکەم ئەگەر مناڵەکەت نەکوڕ بوو نەکەت نێرەمووک بوو ئەو هینی خوای ڕوودیە بۆ برادەرەی کە لەگەڵ تایە بڵێ ئەوە مناڵەکەم نێرەمووکە بۆ لە خوینی خوایە خوایە خۆ من نایە ئەو خوایە تۆ هیچ کەسێ ناسی نێرەمووک بێ نایناسی بەس مهم حاڵەتە ئەگەر ڕوویە ینی خۆ هەیە هەیە بەڵام من کەس نەناسم بۆ چی ینی ئەمانە دەرکەوتون تا ئێستا لە لای ئێمە خەڵکیوە دەرکەوتە وەڵام من کەس هەناسی بڵێنکارە نێرەمووکە ئەگەر ئەمە حاڵەت ئەم هاوڕێ ئێستا لەگەڵ تایە ئەگەر مناڵەکەت هاتن جوابیان هێناوتیان نەکوڕۆ نەکەت نێرەمووک لەو برادەرە تێشاریتەوە بۆ لێشاوە دەی ناشایتەوە ئەی لە پاشە ڕۆژەکەی ناترسیانی بۆ بترسم خۆ ئەیە خۆ من نایە لێرە بە دیار چێوەستا وەڵای بەدار پشکێکمەوە بۆ مناڵ بوون بەڵێ چاوەڕێی حەزەکەی مناڵ کوڕبیان کرد وەڵای تر چی خوادا حەزەکەی وەڵا پورزا چی خوادا حەزم لەوەیە ئەی ئەگەر بۆ نمونە وتیان نەکوڕۆ نەکەت نێرەمووک تۆ چی ڕێی مەچێ بەڵای هیچ نیست چی لێ یعنی ئەیشە ئەم مەوزوعا شاریتەوە لە خەڵک بڵێ مناڵێکمانێ و نێرەمووک ناوە خوایدا بە چۆن نێشار ناوە ناوەڵا ناشارێتەوە بێ کەس ئەناسی لە دەوروبەری خۆت کە نێرەمووک بێت کەس ناوەڵ بەزەم حاڵەتە هەیە ڕای تۆ ئەم کەسانەی کەوان یان خێزانێک و مناڵێکی وایان هەیە چۆن مەعاملە لەگەڵم حاڵەتەکە وەڵا ئەنجاوەی مەعاملەی و خوا دروستی کرد مەعاملەی چی لەگەڵ واتە شتێ خوا کرد بێت پێویست ناکەش ناوەڵا یەک شتێدا خۆی خوایدا برا تۆ لای شاریەوە ناوەڵا یەک کێشەی نییە برا ئە شتێ خوابی داوا هەریش نییە بەدەست خۆی نییە کابراش حەز ناکە بەس کە خوابی دایترەوە قاشێکی نەبێت دەستی نەبێت چاوی نەبێ و خوا داوێت خەبێ بڵێ خوا لێم نەستێت بڵێ چی ئێستا من ئەگەر لە تۆ پرسم بڵام کەمەندام دیوە ئەڵێ بڵێ مەگەر یەکێک خەڵکە دیوە قاچێکی نەبێ ئەڵێ بڵێ خەڵکە دیوە نابیست بێ نابینا بێ ئەڵێ بڵێ بەس کە وەختێ لە هەر کەسێ پرسیت خەڵکی نێرەمووکە دیوە ئەڵێ نەخێر هۆکاری چی ئەم شاردنەوەیە وەڵای پورزە بازە حەزەکە نەیزانێت هەیە حەزەکە هەر نەیزانێت کە شتێکی وا هەیە بۆ حەزەکە نەیزانێت وەڵای بڵێم چی
لە شەرمی پاشە ڕۆژایەتی یان وەڵی لە بەش شەرمە هەیە پێی عیبە هەیە پێی ناخۆشە بەڕێی خۆت فەرقی هەیە کە وەڵی بەڕەهی من نەوەڵە فەرقی کەمەندامیەک هەیە لەگەڵ نێرم و چێت کەمەندامی نیە فەرقی هەیە فەرقی هەیە ینی تۆ شەرمەکەیگە ڕۆژە ژان باسیکەی هەرە وەڵا برا فەرقی زۆر زۆرە ئەگەر مناڵێکە هەبێ مناڵ کاکە تۆ قاچن نەبێت دەستن نەبێت چاو شوێر بێ لەوەی باشترە تۆ نێرە موگبی گوێ لێیە واتە تۆش ئەگەر مناڵێکی وا دەوێ باسی ناگەی ناوەڵا داوا گە شتێگەر بە شوێنێکەوە بێ دیار بێەوە کێشە نیە بەس وەڵان خەڵک نەیبینێ بەحسی ناکە خۆخوا کردە چی بکات یانی دا وەڵی کورە خۆش نییە تۆ چاوەڕێی مناڵ بوون چاوەڕێی کوڕیان کچ حەچێکیان بێ من پێش کوورم باش ئەگەر پرسیارێک لێ بکەم باڵێ جواب هاتە دەرەوە وتیان نە کوڕە و نەکەچ نێرە موچێکە بووە چۆن ئەم حاڵەتە لای تۆ ئەم حاڵەتە لای من عیشی خوایە شتێ عیشی خوا بێ ڕەتبوونەوەی نی ئەگەر هەرەوەی تەنیشتە لەگەڵ تا دانیشتووە ڕوودێ لای باسیکێ بڵێەوە مناڵێکمان بۆ باسێکە یان لەوی ژێ شاریتەوە نایشارمە نایشاری عیشی خوایە شتێ خوا بیام من پێش کوورم ئەگەر لە تۆ بپرسم کەم ئەندام نابینا ناسی خەڵک نابینا بێت ئای چۆن ئەی نێرەموگە ناسی نە بۆ نایناس ئەزانم هۆکارەکەی ئەوەیە کە خەڵک ڕووی نایە باسیکە یان چی جا بۆ ڕووی نایە وەڵام من شخصیە خۆم مناڵیشم مەبێ ئەو شتێوە بێ کە تۆ باسەکەی ئەحتیادی چاوەڕێی مناڵەکەی چی بێت کوڕ بە یاکت وەڵای مناڵی بووە هاتیم بۆ لای ئەگەر مناڵی بوو وتیان مناڵە نەکڕۆ و نەکچ نێرەموک حاڵ ڕایەوە چێ لەسەری وەڵا هەر شتێک بێ تازە چی بکەین هەر شتێک بێتتر خواداوێتی چی لێ ئەگەر تۆ هاوڕێکە لێو پرسیە خوشکەکەت چی بوو ڕۆدێ پێ بڵێ بە ئاسایە و زۆر ئاسایە پێڵێم ئەڵێ پێڵم زۆر ئاسایە چونکە شتێک خۆوە بەدەست من و تۆ نییە شتێکە پێڵم زۆر بە ئاسایش باش ئەی چی بۆ خەزانە ناڵێ کە ڕویان نایە باسیکەن یان ئەو کەسانەی کە ڕووی نایە باسیکە وەڵا زۆر ئاسایە بۆچی ڕووی ناقەی چێگە شتێکە خۆ ینی نە من کردومەوە تۆش کردو دایتر شتێکی ئاسایە زۆر ئاسایە بەلای من و ئاساییتر بەلای کەسانی کەشەوە ئەوە خۆیان نەزان ئەزمونە هەیە لە دنیاە سەبارەت بە واناڵی چی کە مناڵەکەیان نێرە و نەمی نێرەموک بەڵام شتێکی خوا کردە ئیتر ئەگەر ئەو کەسێک بیشارەتەوە بە قەناعەتی من شتێکی خراپەکە چونکن کە خوا شتێکی یا ئێستا من ئەگەر خوا دروستی کردم سەقەت بوومایە دەسەڵاتمە بوو بەڵام ئەو کە خوا کردی نابێ بیشاریتەوە چون ئەو شتێکی خوا کردە نەدەستی عەبدیتیان نەدەستی کەسێکی تر ئەی بەڕای تۆ ئەم شەرمە لە ئەنجامیە چێوەیە کە خەڵکی شارێتەوە وڵی تر بەعزە کەسەس کەس نەفسێتە ئەو نەفسێتی وای پێچاکە پاڵ بیشارێتەوە بە باشە بەڵام وان نییە خۆی بە حقیقەت بزانێت خەڵک بیزانێ باشتر سبێنیا مەسەلەن کە کچ بێ ئەبێ بە کچە عازەب و گەر پیا بێ بە کوڕ عازەب ئیتر بۆ خەڵک ئەزانێ ئەوە کە بە کەڵکیەوە نایە نەژت بێنێ یان کچە شوکە ئەگەر بە سەراحەت قسە بکەین تۆ مناڵێکی وا دەبێت هاوڕێیەک لێ پرسێت سەراحەت پێڵێەوە مناڵەکەم وایە ئارەوەڵا بەتاچیت پێڵم چونکن ئەوە شتێکی خوا کردە گوناحە بیشاریتەوە بۆ بیشاریتەوە حقیقەت بین لێی باشە واتە نابێ ترێمە چیتر شەرم لەم حاڵەتانە ئەوەی کە خوا کردی نابێ شەرمی لێ بکەیت ئەم بەرنمەیە سوودی زۆری لە چەند ڕۆژنامەیەکی ناوخۆیی هەرێمی کوردستان وەکو ڕۆژنامەی ڕوودا و چەند ڕۆژنامەیەکی دیکە بینیوە هەروەها سوودێکی زۆری لە تێژوونەیەکی برای مافەروەر شوان سابر بینیوە کە ئەوە هاوکارێکی باش بوو بۆ ڕێنوێنیکردنی بەرنمەکە و دۆزینەوەی هەنێ سەرەداوی ئەو بابەتە و وەک دەڵێن یان لێکۆڵنەوەکان ئاماژەی بۆ دەکەن زۆرترین ڕێژەی نێرەموک لەسەر ئاستی جیهان لە وڵاتی تورکیایە هەروەها ڕێژەکەی لە هەرێمی کوردستان کە بە تەقریبی دەپێورێت دەوترێت لە 2500 کەسێک تووشی ئەم نەخۆشیە دەبێت واتە ڕێژەکەی لە نزیک 1000 کەس زیاترە و هەندێک سەرچاوە ئاماژە بۆ دەکەن کە زۆر لەم ژمارەیە زیاترە بەڵام بەهۆی نەبوونی ئامارێکی دروست و داتای پێویست ئەم ژمارەیە نەتانراوە وەکو پێویست بزانرێت بەڵام لە ئێستادا لە هەرێمی کوردستان گرفتێکی لەم چەشنا بێگومان هەیە و پێویستە ئێمە کە دەڵێن دەنگی هەموو لایەکین دەنگی ئەو لایەنە نەبین کە لە هەرێمی کوردستان کەمی نەشن نێرەموک واتە نێر و مێ لە یەک جەستا ئەمە دوو جۆری سەرەکی هەیە جۆرێکیان ئەو مناڵەکە لەدایکە بێ کە ئەوەی ئەبینرێت طبعاً لە مرۆڤە بە تایبەتی مناڵی تازە لەدایک بوو کۆئەندامی
زاوزەی دەرەوەیە ئیتر کوڕ دیارە و کچ دیارە هەندێک جار بەنەوەیەکی وایە کە مامانەکە یا تەنانەت ئەو دکتۆرە یا کەسوکاری هەستی پێەکە نازانن کامیان دیاردەیەکە لە دیاردە دەگمەنەکان بە شێوازێکی عام و تعبیرە لە ئەو کەسانەی کە گرفتیان هەیە لە ئەندامی ڕەگەزیانە و لە ڕووی عزوویە بە تایبەتی و ئەمەشیانە چەند جۆرێک لە خۆیەگرێت جۆرێکیان لەوانەی کەوابوون نەکەم و کورتی لە جیهازە وەکو لە عزوەکەیە یان ئەوەتانێکە بۆ نمونە لە شێوازێکی عام لە ناو ینی کللتوری خۆمانەکە بەکارهێنرێ بۆ ئەو کەسانەی کە هەردوو بەشی بە ناکامڵ هەبێ یان هەردوو بەشەکەی بە کامڵی هەبێ ئەم وشەی بە بەکارهێنرێ بەڵام خۆی تعبیرە لە گرفتێکی ڕەگەزی لە لای کوڕانی هەن لە لای کچان لە فقی ئیسلامیە پێناسەی نێرمووک بەو کەسە ئەوترێکەوە ئەندامی نێرینەیشی هەیە و ئەندامی مینەیشی هەیە یاخود ئەگەر ئەوەی نەبێ کەناڵێکی هەیە کەوا پاشەڕۆی لێتە دەرەوە ئەنجا ئەشکرێ بە دوو بەشەوە نێرەمووکێکمان هەیە کەوا پێوترێ خونسە المشکیل نێرەمووکێکیشمانەیە پێوترێ خونسە غەیر مشکیل واتە نێرەمووکێکمان هەیە کاری ئاریشاوی نییە ئاڵۆز نییە بەڵێ هەردوو ئەندامەکەی تیا بەدیەکرێ بەڵام ئەندامی نێرینەی بەهێزترە و لەو ئەندامەیەوە میز ئەکا و هەموو ممارەسەکانی نێرینەی تیا زاڵە ئەمە هیچ ئاریشە و گرفتێکی تیانێ یاخود بە پێچەوانەوە ئەندامی مێینەی بەهێزە و لە ئەندامی مێینەوە سوڕی مانگانە ئەبینێ یاخود میزکردن ئەکا ئەو بەشەی تری کەوا پێوەیەتی بە ئەندامێکی زیادە ئەزانرێت و هیچ ئاریشەیەکی تیانە واتە ئەگەر ئەندامی نێرینەی بەهێزتر بوو مامەڵەی پیاوی لەگەڵاکرێت لە هەموو ئەحکامەکانە ئەگەر ئەندامی مێینەیەکەی بەهێزتر بوو ئەوە مامەڵەی ئافرەتی لەگەڵا ئەکرێت لە هەموو ڕوەکانەوە بەڵام ئەوەی کەوا گرفتە ئەو نێرەمووکەیە کەوا کاروباری ئاڵۆزە ڕوون نەبووتەوە ئایا ئەندامی نێرینەیەکەی بەرجەستەترەتیایە یا ئەندامی مێینەکەی بەرجەستەترەتیایە یاخود جاری وا هەیە هیچیانی نییە لەم حاڵەتا ئێمە تەماشا ئەکەین ئایا چۆن مامەڵە لەگەڵ ئەم کەسا بکرێ ئایا مامەڵەی لەگەڵا بکرێ وەکو نێرێک بەڵام ئەندامی نێرینەی بەهێز نیەتایە یا مامەڵەی لەگەڵا بکرێ وەکو مێیەک ئەندامی مێینەیش بەهێز نیەتایە ئەمە لە ڕووی زەواجەوە ڕوبەڕووی حکمی شەرعی ئەبێتەوە لە ڕووی زەواج کاڵین زەواج ژنهێنان و شوکردن و لە ڕووی میراتیشەوە و ئایا لە ڕووی تەصحیحی جەستەیی ئەم ئینسانەوە ئایا پزیشکێ بتوانێت یەکلایی بکاتەوە هەموو ئەمانەی ڕوبەڕووە بێتەوە یاخود لە ڕووی عیبادات و خواناسیەوە ئەو نێرەمووکەی کەوا یەکلایی نەبووتەوە بۆمان ئایا ئەندامی نێرینەیی بەرجەستەیەتیایە یاخود ئەندامی مێینەیی بەرجەستەیەتیایە ئەمە زانایان جمهوری زانایان بەلایەنەوە وایە کە ئیمامی نەوەویش ڕای هەمویان وەکو کۆدەنگیەک نەقڵ ئەکا پێی وایە بە هیچ جۆرە دروست نییە ئەم ئینسانە شوو بکە و دروست نییە ژنیش بهێنێ ئایا نێرەمووکان لای ئێوە چۆن ناسراون و جێگەی بۆتەوە لە کەم ئەندامانی کوردستانە؟ من پێشۆیگە بچمە سەرەوە ئەمێ سوپاسی جەنابتان بکەم بۆی کە ئەم تەوەرە زۆر گرنگ و هەسیارەتان هەڵبژاردووە قسەی دڵمە ئەوەیە کە ئەمە بیوێریە دەستان خۆش بێت ئەوەی کە هەیە لە پەیڕەوی ناوخۆیەکی کە مەندامانی کوردستانە تا ئێستا ناو نەبراوە بۆ ڕێکخراوەکانی تیش بەدڵنیە ئاگام لێتی کە باسیەم جۆرە نەکراوە لەو بەڕێزانی کە هەیە و ئەو یاسا و بڕگە قانونیانی کە لە هەرێمی کوردستان و ئەو بڕیارانی کە لە حکوومەتی هەرێمی کوردستان تایبەت بە مافو امتیازی کەمەندام و خانپێدەویست تایبەت دەرچووە باسی ئەو بەڕێزانە نەکراوە و من بەش بە حاڵی خۆشم شارەزایکی ئەوتۆم نییە سەبارەت بە ژمارەی ئەو بەڕێزانەوە گرفتەکانیان و کێشەکانیان و تا ئێستاش ئەوان نەهاتوون لە دەرگای یەکێتی کەمەندامانی کوردستان بدەن لە هەرێمی کوردستاندا ڕێژەیەک هەیە لە نێرەمووک بەڵام دیارە بەهۆی ئەو دابوونەریتە کۆمەڵایەتیە کە لە هەرێمی کوردستاندا هەیە نەتوانراوە تاکو ئێستا قسە لەسەر ئەو بابەتە بکرێت و وەکو بابەتێکی هەستیار ماوەتەوە نەتوانراوە بە تەواوی ینی لەسەر ڕووپەڕی ڕۆژنامەکان یاخود بە شێوەیەکی وا قسە لەسەر ئەو بابەتە بکرێت کە بتوانین کێشەکانیان چارەسەر بکەین.
پێویستە ئاماژە بۆ بکەین لەم بەرنمەیە کە بە درێژایی ئەم بەرنمەیە پەیوەندیمان بە چەندین کەسی نێرەمووکەوە کرد کە هیچیان ئامادە نەبوون لێدوان بدەن بۆ ئەم بەرنمەیە بەڵام کارەساتەکە هەر لێرەدا نییە بەڵکو لەوەدایە کە بۆ ئەم بەرنمەیە پەیوەندیمان بە چەندین پسپۆڕ و ئەندام پەرلەمان و توێژەری دەرونیوی و دکتۆری دەرونی و کۆمەڵناسی گەورەی ئەم گەلەوە کرد هیچیان ئامادە نەبوون یان بەشێکی کەمیان ئامادە بوون لەم بەرنمەیەدا حزوریان هەبێ و لێدوانیان هەبێ و ڕوونکردنەوەیان هەبێ کە ئەمە جێگەی سەرنجە ئەگەر کەسانێک کەم ئەندام بن لە بوارێکە کە تاکو ئێستا کۆمەلگا خەفەی کردو ناسایی بێت بەڵام ئەو وەختەی ئەندام پەرلەمانێک یان توێژەرێکی دەرونی یان دکتۆرێکی دەرونی ئامادە نەبێت لەسەر یەکێ لە کێشە هەرە هەستیارەکانی هەرێمی کوردستان قسە بکات بەڕاستی جێگەی پرسیارە ئایا هۆکارەکانی نێرەمووکبوون چییە؟ هۆکارە زانستی کۆمەڵایەتی یان هۆکارەکە دەرونیەکانی و ئایا چەند شێوازی هەیە نێرەمووک و چەند جۆری هەیە؟ هەندێ هۆرمۆنات هەندێ نەخۆشیە لە دایکەکە هۆرمۆنی ذەکەری دروزەکە یعنی هەندێک لە گلاندەکانی دایکێگەر ئەو نەخۆشیان هەبێ هۆرمۆنی ئەندرۆجین دروزەکە ئەم هۆرمۆنە ئەگەر کۆرپەکەی ناوسکی کچ بێ تەسیری تیەکە هەندێشتی لە کوڕەچێکە لە دایگە بێ ئەمانە قابلی چارەسەر هەمووی یا بە هۆرمۆنیا بە عملیات یا بە شتێک ئەنی ئێساوانە زۆر بۆ بەنادر واتە شێوەیەک یان ئاستەنگ ئەتوانن ئێوە وەکو پزیشک ڕێگری بکەن لە دروستبوونی منداڵی نێرەمووک نەخێن لە هەموو دنیا ڕێگری لێ ناکرێەوە بەڵام ئەو شێوازانەی کە ئاسانکاری بۆ ڕێگریکردن چین خۆی بۆ ڕێگریکردن ڕێگری ناکرێت چکە ژمارەیەکێ تا ئێستا نێرەمووکی ئەسڵی بەڕاستی هۆکەی چۆن دروزە بێ و چۆن دروست نابێت تا ئێستا هەندێ نەڤەریاتە لەسەری یعنی شتێکی واقع نییە احتیمالە هەروەکو هێلکەی دوو زەردیانە هەیە هێلکە لە ئافرەتیشا هەبێ دوو نواتی هەبێ بەشێکی هەرە زۆری ئەوەی کەوا بڵێن زۆری نی زۆری ئەگەڕێتەوە بۆ کاتی بەتایبەتی ئەگەڕێتەوە بۆ ماوەی هەندێک جار هەیە کە بازدانێکی بۆ ماوەی دروستە بێ و هەندێک جاریش هەیە بەهۆی لە فترەی حملە بەتایبەتی لە کاتی دروستبوونی مناڵە هەندێک خواردن یا لە هۆکاری ژینگەی هەن کە کار لەوە ئەکەن بەتایبەتی خواردنی هەندێک دەرمان کاریگەری ڕاستەخۆی هەیە بەتایبەتی لە پێش 5 مانگە کە بۆ نمونە ئەو کاتانەکە لە عزوەکە کە دروستە بێت دواتر هەندێک جار هەیە ئەو حاڵتا بێ و لە هەمان کاتا هەندێک هۆکاری ترمان هەیە کە هۆکارە بەتایبەتی ئەو هۆکاری تیشکی وەکو تیشکی ناوەکی یان تیشکی ئەکس کە ئەم ئەشیعی کە خۆمان ئێڵەن یا ئێشی تیشکی سیتیسکان ئەمانە کە لە فترەی حملە ئەگەر بەر ئافرەت بکە احتیمال هەیە یەکێک لەو گرفتانە دروستکە لە لای ئەو کەسانە واتە ئەو کەم و کوڕیە ڕەگەزیە دروستکە لە لای کەسەکان سێ شت نێر لە مێرجیاکاتەوە یا مێر لە نێرجیاکاتەوە یەکێ لەوانە کرۆمۆسۆمات کرۆمۆسۆمات لە هەموو مرۆڤێکە مرۆڤی ئینسان 46 کرۆمۆسۆمە واتە 23 جووت لەم 23 جووتە یەک جووتی پێی ئەوترێ کرۆمۆسۆماتی جنسی کە تەحدیدی ئەوە ئەکا ئەمە نێر بێ یامێ بێ ئەم دوو کرۆمۆسۆمە لە مێینە XX دوو X لە نێرینە X وایە ئەمە یەکێ لە فەرقەکان فەرقی دووهەم ئەو عضوەی کە گەرا ئەڕێژێ لە نێر و لە میا بڵین لە نێرینا گونە کە سپێرم ئەڕێژێ لە مێینا مەبیضە واتە هێلکان کە هێلکە دانێ ئەمە هەریەکە هیستۆلۆجی تایبەتی خۆی هەیە و جیاکرێتەوە جیاوازی سێهەم لە ئاعضای تەناسولی ناوە و دەرەوەی مرۆڤەکایە ئەویش هی نێر و هیمێ جیایە هیمێ ڕەحمە و قەناتی فالۆبیە و هێلکانە و میهبەلە و ئەم شتانەیە و هی دەرەوە و هی ناوەی کوڕیش واتە نێرینە جیاوازە ئەم سێشتە جیان نەکاتەوە ئەوەی نێرەمووکی تەواو بێ بە مانای کەلیمە وەکوتم زۆر نادیرە ئەمانە لەوانەیە هەندێ لە خانەکانی لەشیان ئێکسیان هەڵگرتووە واتە هیمێینە هەندێک لە خانەکانی لەشیان ئێکسوایان هەڵگرتووە دروستبوونی نێرەموو یا بە شێوەیەکی گشتی دروستبوونی مەخلوقات دروستکراوەکانی خوا هیچی لە دەسەڵاتی دروستکراوەکانی خوا نییە بە ڕەگەزی سێم نێرەمووکیشەوە هیچ گرفتێک لەسەری نییە و لە نەزەر و دیدگای ئاینی پیرۆزی ئیسلامە بۆ هیچ کەسێک نییە تەنقیسی بکە
یعنی لە کەسایەتی کەم کاتەوە چونکە ئەم دروست کراوەی خوا هیچ لە دەسەڵاتی خۆیان نییە و هیچ کاتێکیش عیبەیەک نییە لەسەر خۆی و خێزانەکەی و کەسوکاری بەڵکو ئەو فەرمودەی کاتووە دەربارەی نێرەمووک کە فەرمودەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئەفەرمێ مامەڵەی لەگەڵا بکەن بە پێی ئەندامی ئەو ئەندامی کە پاشەڕۆ میزی لێتە دەرەوە واتە ئەگەر ئەندامەکەی نێری نەبوو لەو ئەندامە نێرینەوە میز ئەهاتە دەرەوە مامەڵەی نێری لەگەڵا بکەن ئەگەر لەوەی تریشانەوە میز ئەهاتە دەرەوە مامەڵەی مەی لەگەڵا بکەن کەواتە ئەمە گەڕانەوەی خودی کەسایەتیە بۆ ئەو ئینسانە خۆی ئەگەر ئێمە بەپێی ئەو مواسەفاتانەی کە تایە بوو کە بە کورتی ئاماژەم پێکرد ئێمە مامەڵەمان لەگەڵا کرد وەکو ئەوەی کەوا نێرێکە هیچ لە شەئنی نایەتە خوارەوە و بۆ هیچ کەسێکیش نییە نەقسی بکات و تەنقیسی بکە و ئەگەر مامەڵەی میایەتیشمان لەگەڵا کرد هیچ کاتێ مێ هیچ نوقسانێکی نییە هەتا بە چاوێکی سووکەوە تەماشای بکرێ بۆیە لە دیدگای ئاینی پیرۆزی ئیسلامەوە ئەم کەسەی کەوا بۆ جۆرە خوا دروستی کردووە هیچ عیبەیەکی لەسەر نییە و ئەحکامەکانی لە فقی ئیسلامیشا ڕوون کراوەتەوە و ئەگەر بە دەریش بکەوێت چ ئەندامێکی بەهێزترەتیایە ئەتوانێت ممارەسەی ئەو حاڵەتی خۆی بکە کەواتیایەتی هەندێک نەخۆشی هەیە تایبەتمەندی بە ڕەگەزەوە هەیە واتە نەخۆشی تایبەتمەند هەیە بە ڕەگەزی مێینە و ڕەگەزی نێرینە نێرەمووکەکان کێشەی نەخۆشیانشیان هەیە وی نەکەرەوە کێشەی زیاتری هەنەیە چونکە ئەگەر ئەو غودانەی واتە هێلکان یاخود هێلکایی نێرینە ئەگەر بە شێوەیەکی نادروست دروست بوو لە لەشی هەر مرۆڤێکە و لە شوێنی خۆیان نەبوو واتە ئەگەر گون نەهات بۆ خوارەوە عادەتەن لەوانە نایەتە خوارەوە ئەمێنێتەوە لەسەرەوە ئەمانە دەها جار معڕەزە بۆ ئەوەی دووچاری شێرپەنجە بیان و گلاندانە و بە هەمان شێوە ئەوانەی یعنی هەردوو نێرینە و مێینیانتیا لەبەرەوە هەموو نەخۆشیەکان قابلیەوەی تووشیان بێ هی نێرینە و هی مێینێش کەسی نێرەمووک یان ڕەگەزی سێیەم چ کاتێک هەست بە ئەو شۆکە دەکات کە کەسێکی ناتەواو یان کەسێکی جیاوازە و ئایا قۆناغە دەرونی و کۆمەڵایەتی و قۆناغەکانی دیکە کە کەسی نێرەمووک گرفتی هەیە لەگەڵیا لەکەیەوە دەست پێ دەکات و تاکەی بەردەوام دەبێت و چۆن پۆڵێن دەکرێت ئەگەڕێتەوە بۆ دواکەوتنی کۆمەلگاکە ئەگی نامەوە هەموو نەخۆشیش کە نەخۆشیە قابلیەوەیە تووشی ئەو نەبووە تووشی یەکێکا بوو و بە حەزی خۆیان نییە بە حەزی کەسوکاریان نییە دووچاری ئەمە بوون طبعاً لە خۆیان ئەوێ کەس نەزانێت کە بۆچی هێنداوە ئەمە و ئەیانێ بە زووترین کات بگەنە ئەو نەتیجەی کە ئەمە چییە یعنی نێرینەیە یا مێینەیە بۆی ناوێکی لێ بنێن و بیخەن بەلایەکە ئیتر ئەوان ئەوە گرنگترە لایەن وەک لەوەی بگەڕێن بۆ چارەسەر چونکە زۆربەی ئەوانە بەڕاستی چارەسەرەکەیان جەزری نییە لایەنی پیرۆزی ئیسلامە تەماشای هەموو کەسێ ئەکرێ لە ڕووی خیلقەت و خولقەتەوە ئەگەر ئەم کەسە خیلقەتی خۆی وابێ سەوتی کچانە بێ ئەمە لە دەسەڵاتی خۆیان نییە ئەمە خیلقەتە ئەگەر وەکو کچێک قسە بکە هیچ کێشەیەکی لەسەر نییە یاخود ئەگەر خیلقەت و ڕۆیشتنی ئەم ئینسانە وەکو کچێ بڕوا بەڕێە یعنی لار و لەنجەی پێوە دیار بێ کە لە دەسەڵاتی خۆیانێ سەر بە ڕێگا ڕۆیشتنی ئێمە ڕێگا ڕۆیشتنە وەکو ئەساسیەکەی خۆمان نەگەوی کەوا سەریعی و هێواشی بەدەست خۆمان ئەوەنە خیلقەتەکە باوەکو ئافرەتیش بچێ بەڕێوە بەڵام لە ئەساسە نێرایەتی زاڵ بێ بەسەریا حسابی نێرمان بۆ کردبێ هیچی لەسەر نییە بەڵام ئەوانەی تریان کە تەسەنوعە خۆی نێرایەتی زاڵە بەسەریا و لە 150 زیاترە و دکتۆریش ئەتوانێت ڕاستی کاتەوە بەو ئاراستەیە و لە موشکیلێتی و گرفتایی و ئاریشاوی ڕزگاری بووە ئەو کاتە خۆی ئەوێ سەوتی وەکو ئافرەت بێ یا خۆی ئەوێت تێکەڵ بەناو ئافرەت بکە ئەوە حرامە و ڕێگری لێکرێ ژیانی نێرەمووک بە چەند شۆکێکا تێپەڕێ یەکەم شۆک کە شۆکی دەرونیە لە چ کاتێکا تووشی کەسی نێرەمووک دێت بڵێ خۆی ئەم دیاریدەیە لەبەرەوەی کە مناڵ ڕاستە لە سەرەتاوە جۆرێک لە خوگرتنی ڕەگەزی ئەگرێ کە بە عەرەبیەکەی پێوترێ تەنمیتی جنسی مناڵ لە مناڵیەوە کە بوون نەکچ بوو هەوڵ بدات کە سیفاتی کچێتی لە خۆیان دروست کات حتا لە یاریەکانە بوون لە ماڵە باجێنەیە لە هەندێک هۆک یعنی یاری کچانە بە بۆ کەڵا بە و شتانە ئەم یاریانە دروستەکە بەڵام ئەوانەیشی کە کوڕن ئەوانەی کە کوڕن
بە هەمان شێواز هەندێک یاری کوڕاناکەن بۆ لەبەرەوەی کە سیفاتی بە تایبەتی حتا زۆر یاری لە کوڕانەکان تۆزێت توندیتیایە لەبەرەوەی کە بۆ ژیان ئامادەکاری بکرێت و تەنمیتە جنسەکەی واتە خۆگرتنە ڕەگەزیەکەی پێویستی بەمە هەیە لێرانەیە مناڵ ئەگەر خاستەن ئەگەر هات و هەستی بە شۆکی عایلی کرد یان لە عیلەیە نەیانویست کە بۆ نمونە وەکو واتە ئاماژەیەکیان پێدا خۆی مناڵ لەو کاتەیە زۆر لێ تێناگە بە تایبەتی لە مناڵیە هەتا گاتە نزیکی مناڵی کۆتایی کە نزیکی 8 بۆ 9 بۆ 10 ساڵی هەست بە زۆعفەکە لەو کاتانەیە زۆرتر و بە تایبەتیش لە هەرزەکارە زۆر کاریگەری دەرونیەکەیە بێ یەکەم جا هەستی پێەکە هەست بە ناتاویەکە هەست بە علامەتێکی ئیستفامەکە بەڵام نازانێت چۆنە چییە حقیقەتی ماهیەتی تەسیراتی مستقبلی ئەم شتان نازانێت بەڵام لە هەرزەکاری و ئەم بابەتی زیادە بێ و تاوەکو بڕوا زیاتر دەکاتەوە چکە ئیتیجاکی تەساعودی هەیە بارە گژیە دەرونیەکە کە بۆی دروستە بێ بێواش زیاد دەکات هەتا بڕات زیاتر دەکات یعنی کاتێک نییە بڵێن کەم بکاتەوە چکە هەتا ئەگەر لە تەمەنێکی زۆر زیاد شابێ هەر زیاتر دەکات چکە ئەوەندە گرفتێکی خەتەرە و ترسناکە لەسەر ئەو کەسەیە جا ئەو کەسانەی کە ئەمەیان هەیە بە تایبەتی ئەگەر بێت و بۆ نمونە لە ناو خێزانە کەوتنە ژێر کاریگەریەکەی زیاتر و ئەم بارەیان دروستکردەوە بۆ مناڵەکە لەوەیە زووتر ئەم کاریگەریە لە وتمان لە خۆگرتنە ڕەگەزیەکە لەوێەوە کاریگەریان بۆ سەر دروستکرد احتیمال هەیە ئەو کێش و گرفتانە دروست بکاتەوە لە کۆمەلگای ئێمە ئەم جۆرە مرۆڤ بێچانسانە سێ باجێن کە هیچی پێویست نییە لە کۆمەلگا پێشکەوتوەکانە یەک باجان ئەو باجەی لە کۆمەلگای پێشکەوت و دواکەوتووە ئەیرێ ئەوەیە کە ئەمانە بە سوتفە دووچاری ئەم نەخۆشیە بوون کە یەک لە چەند هەزار کەسێکەگرێ باجی دووهەم و سێهەم کە لە کۆمەلگای ئێمە هەیە ئەوەیە یەکەم لە کۆمەلگایەکی دواکەوتوان کە خەڵک لە باتی سۆز و عەتفیان باتی و یارمەتیان بە بە چاویش کە سێریانەکە باجی سێهەم ئەوەیە هیچ مەجالێک دانانرێ بۆ ئەو مرۆڤە خۆی کە گەورە بوو تەحدیدی بکە بێوێ ببێ بە نێرینە یا بە مێینە هەر لە مناڵیەوە کە سوکاری بە پەلە ئەیانەوە بیشکێنەوە بەلایەکە ناوەکەی و تەسکەرەکەی و ئەگەر بکرێ هەندی عملیاتی تایبەت بۆی بکرێ بیخەن بەلایەک تا ئەم ساتە وەختە غەدری زۆر لەوانەکرێ هەم لە ڕووی ئەوەی کە حکوومەت یاریمی کوردستان و پێویست ئاوری لە نەداونێتەوە و هەم لە ڕووی تێڕوانی کۆمەلگاشەوە بۆ ئەوان بۆتەوە کارێکە بەردەوام لە پەراوێزدا بن بۆ حکومەی تۆ لێپرسراوی گشتی کە مندامانی کوردستانی ئایا تاکو ئێستا تعقیب بە دوواداچوونە بۆ ئەم کێشەیە هەبووە بۆ ئەم بابەتە هەبووە ئەگەر نەتبووە بۆچی ئەگەر هەت بووە کوا دەرەنجامەکانی بەڵێ بەدڵنیەوە هیچ بەدواداچوونێکم بۆ گرفتی و بەڕێزان نەبووە کوتم نە زانیاریم هەیە لەسەر ژمارەیان لەسەر گرفتەکانیان و نەهاتووشن بۆ یەکێتی کەمەندامان تا داوای جواب پێشکەشکردنەوە لە پەیڕەوی یەکێتی کەمەندامانی کوردستانیشدا باس لەو بەڕێزانە نەکراوە و زیاتر سەرقاڵ بووین بە کەمەندامانی جەستەوەی کە لای ئێمە ئەندامە و تا ئەم ساتە تر بە دوای گرفتەکانی ئەوانەوەین و بێدەنگی خۆشیان وای کردو کە ئێمە سەر ئەوە نەپەرژێن یا هیچ کارێک بۆ بەڕێزانە نەکەین وەکو لیژنەی مافی مرۆڤ ئێمە لە لای خۆمان تەبەنی ئەو پێشنیارەمان کرد چکە لە ڕاستیدا ئەوان کێشەی زۆریان هەیە لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی یاسایی کە بەڕاستی وەکو ئەو پرسیاری تۆ کردێت لە ڕووی یاساییەوە چۆن مامەڵەیان لەگەڵدا بکرێت ئایا ئەوانە لە ڕووی یاسایی ئەگەر هاتوو قەتڵیان کرد حیسابی پیاویان بۆ ئەکرێ یان حیسابی ژنیان بۆ ئەکرێ یاخود لە ڕووی مەسەلەی زەواجکردن چۆن بتوانن زەواج بکەن چکە بەڕاستی وەکوتم لە ڕووی علمیەوە ئەوانە هەڵگری هەردوو ڕەگەزی نێرومێن بەڵام ئەوەی کە پێویست دەکا کە ئێمە قسەی لەسەر بکەین و بە تایبەتی لە ڕووە مرۆڤایەتیەکەیەوە کە ئێمە وەکو لیژنەیەکی مختص بە مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان ئەوەیە کە چۆن بتوانین ئێمە وەکو پەرلەمان وەکو دەستگایەکی تەشریعی بتوانین کە یاسایەک دابڕێژین کە لە یاساکە بە نەس هات بێت چۆن مامەڵە لەگەڵ ئەو کەسانە دەکرێت خێزان زۆر ئەو حاڵەتەی پێپیشاندا بە تایبەتی بواری بۆ نەگونجێنێ کە ئەم حاڵەتەیە هی مناڵی تروهی خۆی مقارڕەوە دروست بکات بە تایبەتی لە بینی عزوەکانە زۆر و گرفتی بۆ دروست ناکە بەڵام کە لەو کاتەیە لەو کاتانەیە بەڵام دواتریش هەر ئەمە کە بۆ نمونە نەیزانی و کە گەورە بوو دواتر هەستی بە فەرقەکە کرد ئەو وەختە ئەبێتە هێدمەیەکی دەرونی تایبەتتر لەبەرەوە
مۆزوعێکی تۆزێک ئالۆزە بە تایبەتی ئەکەوێتە سەر عایلە و ئەکەوێتە سەر خۆی ئەگەوێتە سەر خۆت مەدلول و مەفهومی خۆی بۆ لایەنی جنسی بۆ لایەنی ژیان بۆ ئەم حتا ئەم ئەفکارانە یا ئەو لایەنە بنیادیە کەسایەتی بە تایبەتی لایەنی معریفی فکریەکانی چۆن بێ کاریگەری زیاترە لایەنی عاتفی انفعالەکانی چۆن بێ جۆرێکی تر کاریگەری ئەکا لەسەری ئەمانە هەمووی بەو شێوازە کاریگەری ئەکا و بە تایبەتی ئێمە ئەتوانین بڵێن لە پێش مراهقە فترەی پێش مراهقە و مراهقە زۆر بەخەسی و لە دوای مراهقەش زۆر زیاتر بە تایبەتی دواتر ئەم گرفتە دەرونیانەی کە لە لای مناڵێکی یان کەسێک یا هەرزەکارێک بێت کە تووشی نێرەموک بوو بێ تەنیان لەبارە دەرونی خەم خواردنەکە نامێنێت دواتر ئەگۆڕێ بۆ هەندێک گرفتی تری دەرونی کێشەی نێرەموک ئەوەیە کەوا حاڵەتەکەی ڕوون نەبووتەوە حاڵەتەکەی ڕوون نەبووتەوە بۆ نمونە لە ڕووی عیبادەت و خواناسیەوە ئەگەر یەکلایی نەبێتەوە کە ئەمە نێرە ناکرێ بچێتە ناو ڕیزی پیاوانەوە نوێش بکا لە مزگەوتە ئەگەر یەکلایی نەبێتەوە کە ئەمە کامیانە ئێمە ئەبێ کەمترین ڕێژەی میراتی بۆ دابنین کاتێکەوە ماڵمان بەسەردا بەش کرد نمونەیەک هێنینەوە پیاوێک ئەمرێ ژنێکی لە دوا بەجێ ئەمێنێ دایکی لە دوا بەجێ ئەمێنێ باوکی لە دوا بەجێ ئەمێنێ مناڵێکیشی لە دوا بەجێ ئەمێنێ کە پێوترێ بڵێن ڕەگەزی سێم یاخود نێرەموک لێرە ئەبێ ئەبوەستین تا مناڵە بلوغ ئەبێت و یەکلایی ئەبێتەوە ئەگەر بلوغ بوو ئەبێ کەمترین ڕادەی زەکاتی وەدابنین کەمترین ڕێژەی میراتی وەدابنین چۆن ئەو مەسئلەیە ئەسڵەکەیە چێتە 24 ژنەکە کە ژنی پیاوە مردووەکەیە 3 بەشی بەرەکەوێ ئەگەر ئەم مناڵە کوڕ وایە باوکەکە 4 بەش و زائیدەن 1 باقیشی بەرەکەوت دایکی مردووەکەش 4 بەشی بەرەکەوێ ئەم مناڵە ئەگەر نێرەموک بێ 12 بەشی بەرەکەوێ 1 بەشێمێنێتەوە بەشەکەی نادەینێ لەبەرچی لەبەر ئەوەی کەوا ساغ نەبووتەوە کەوا ئایا نێرە یاخود مێیە ئەو کاتە ئەبێ کە گەورە بوو ئەم مناڵە لەگەڵ باپیرەکەیان سوڵحکات چونکە ئەگەر ئەمە مێ بواە ئەم بەشە ئەدرا بەکێ ئەم بەشە ئەدرا بە باوکەکە بەڵام ئێستا کە دیار نییە ئەمە ئاریشەکە لێرا دروستە بێ ئەو کاتە کە گەورە بووە بێ لەسەر ئەو یەک بەشەی کە ماوەتەوە لەگەڵ باپیرەکەیان چی بکە لەگەڵ باپیرەکەیان سوڵح بکە کەیسێکمان لەو بابەتە لەبەردەستدا بووە و ئەو کەیسە بەڕاستی نەمانتوانی کە کاری بۆ بکەین چکە ئێمە کەیسەکە بە هەموو پێداویستیەکانی کەیسەکەەوە لەبەردەستمان بوو ئێمە کەسێک هەبوو کە لە ڕێگەی ئەندامێکی پەرلەمان لە لیژنەکەی خۆمان تواندرا کەیسەکەی بهێنرێتە لیژنەکە ئێمە بە دوواداچوومان بۆی کرد بۆ کەیسەکە دا ڕێگەی ئەو ئەندامی پەرلەمانە کە چاوی دەکەوت بەو کەسە کە چۆن بتوانین کێشەکەی چارەسەر بکەین دیارە کێشەکەی ئەوە بوو کە چەند ساڵێکە ئەو کەسە بە ژن ناسراوە و دوای ئەوەی کە هەتا ینی کە کۆلیژی تەواو کردووە وەکو ژن ناسراوە و بڵێ لە بەشی ناوەخۆی کچان بووە وەکو ژن وەکو کچێک مامەڵەیان لەگەڵدا کردووە بەڵام دوای ئەوەی کە خۆی سەردانی پزیشکی پسپۆری کردووە لەو بارەیەوە دیارە پزیشکی پسپۆر ئەوی پێڕاگەیاندووە کە ئەو ڕەگەزی لە ڕەگەزی نێرەوە زیاتر نزیکە و ئەو هۆرمۆناتەی کە لە جسمیدا هەیە زیاتر زاڵە بەلای ڕەگەزی نێردا و پێویست بەوە دەکات کە نەشتەرگەریەکی گەورەی بۆ ئەنجام بدرێت بۆ ئەوەی کە ڕەگەزی بگۆڕدرێت بۆ ڕەگەزی نێر و ئەمەش بەڕاستی کێشەیەکی زۆری بۆ دروست کرد بوو چکە لە ڕووی کۆمەڵایەتیەوە ینی کە سوکاری تهدیدیان کردبوو کە نابێت ڕەگەزی خۆی بگۆڕێت لەبەرەوەی ئەو چەند ساڵە بە کچ ناسراوە و ئێستا ناتوانرێت کە لە ناو خەڵک ببێت بە کوڕ بەسیترین شت لەوەی هەست بە یەسکە چکە ئینسان کە هەستی کرد لە ژیانی وەکو ژیانی خەڵک نیە یەسێکی یزگا زۆری بۆ تووشە بێ کەمە گرفتێکی دەرونیە بەڵام وەکو نەخۆشی احتیمال هەیە بۆ نە ئەگەر بکوێتە ژێر حاڵەتی خەم خواردن و ئەو حاڵەتانەوە احتیمال هەیە بەرەولای خەمۆکی بڕە ئەگەر بۆ نمونە کەوتە ژێر کاریگەری ئەوەی کەوا ویستی ئەم تەعویزە لەگەڵ ئەوەی کەوا غەریزە جنسیەکانی ئەگەر کامل بێت یعنی ئەویش وەکو ئەوە ناکامل نەبێ وەکو لایەنە عوزویەکە وەکو لایەنە ئەندامەکە ئەگەر ناکامل نەبێ غەریزە جنسیەکەی کامل بێ احتیمال هەیە جۆرێک لە انحرافی جنسی دروستکە لە گرفتە جنسیەکان دروستکا بووی و بە تایبەتی
لە جۆرێک لەو جۆرانەی کە بۆ نمونە بڵێن خۆی ئەگەر قدرەی فاعلی هەبێ بەرەولای مەفعول به بڕوا زۆر جار هەیە هەندێک کەس لەو کەسانە کە سەیرێکە چیەکە ئیشباعی لایەنە جنسیەکە ئەگەر زیاد بکە و لایەنێکی خەتەری بۆ دروست بێ هەندێک جار هەیە بەرەولای ئەو حاڵەتانە ئەڕوا ئمە ئێساکەی لەوەیە کێشەیەکی وا هەبێ لەو جۆرە بێ کە بەرەلای ئەو حاڵەتە ڕۆشتەوە و بەدەستی خۆشی نییە حاڵەتێکی بۆ دروستەکە بەڵام ئەمە پێویستی بە تربێتێکی عایلی هەیە لەبەرەوە بەرنامەجێکی خاص هەیە بۆ ئەوی کەوا چۆن نێڵن مناڵ بۆ شیازە بڕە یەکێکی تر لەو گرفتانەی کە لە مناڵە لە هەرزەکارێک کە تووشی ئەو شۆکەیە ئەبێ احتیمال هەیە بەرەولای تونوتیژی هەندێک بڕوا بۆ لەبەر ئەوەی کە لە بارێکی دەرونی ناجێگیرا بێ و بە تایبەتی عایلەیەک ئەگەر بۆ بەرامبەر بەم نەقسە تەدلیلی بکەن واتە زۆر تۆزێک ئیحتیمامی زیاد پێ بدرێت و تۆزێک هەست بکەن وەکو مناڵەکە نەقسی هەیە دواتر هەندێک سیفاتی سلوکی بۆ دروست بێ لە دوای ئەوە و لەسەر ڕای ئەوەشە هەموو ئەو گرفتە دەرونیانەی کە بە تایبەتی کە ڕۆدەن بە تایبەتی وەکو گرفتی سلوکی زۆر جار هەیە مەشاکلی تری بۆ دروستە بێ هەندێک جار هەیە لە خەم خواردنە هەندێک جار هەیە لە بە تایبەتی لە نائیجتماعی بوونە یەکێک لە گرفتەکانی تریان ئەوەیە کە ناتوانێت بڕواتە ناو کۆمەڵگەی کوڕەوە لەبەرەوەی کە هەست بە نەقسەکەکە و ناشتوانێت بڕاتە ناو کۆمەڵگەی کچەوە لەبەرەوەی کە کچ نییە لێرانەیە ئەمە یەکێکە لەو گرفتانەی کەوا بۆ نمونە هەست بە خودی خۆی ناکە و بە تایبەتی وێنای خودی خۆی لە بواری ڕەگەزیان لێبوونە. تاکو ئێستا لە هەرێمی کوردستان یاسایەکی تایبەت نییە بە کەسانی نێرەموک یان جودڕەگەز یان ڕەگەزی سێم ئایا دیارترین ئەو گرفتانە چییە کە کەسی نێرەموک لە ڕووی یاساییەوە تووشی دەبێت و ئایا پێویست نییە پەرلەمانی کوردستان لە ماوەی داهاتوودا یان داهاتوویەکی نزیکدا یاسای تایبەت بە کەسانی نێرەموک دەربکات تاکو کاروبارەکانیان لە ڕێی یاساوە ڕێک بخرێت ئایا دکتۆر بۆی هەیە تصحیحی ئەم حاڵەتە بکایانەی کا فقی ئیسلامی چی ئەڵێ دەربارەی پزیشکێکەوە بیەوێ یەکلایەن بکاتەوە فقی ئیسلامی پێی وایە ئەگەر ئەم ڕەگەزی سێەمە ئەم نێرەموکە سیبغەی جیناتەکەی مێبوو کە پێم وایە نیشانەکەی XX و زۆر زاڵ بوو بەسەریشیا ئەمە پێی ئەوترێت تەصحیح و ڕاستکردنەوەی ڕەگەز فقی ئیسلامی دژایەتی نییە لەگەڵ ڕاستکردنەوەی ڕەگەزە پزیشکێکی بەڕێز دوای ئەوەی کەوا فتوایەکی شەرعی لە زانایانی شەرعزان وەرئەگرێ کەوا بڵێ ئەمە لایەنی مێینەیی بەم نیشانانە زۆرترە ئەم دکتۆرە توانێت ڕاستی بکاتەوە و نەشتەرگەریکی بۆ بکە بیخاتەوە سەر ئاراستەکەی خۆی کەوا مێیایەتیە یاخود بە پێچەوانەوە ئەگەر لایەنی نێرایەتی XY زیاتر بوو ئەو کاتە بە نیشانەکانیشا دەرئەکەوت بەڵێ ئەمە زۆر بە باش زانم یاسایەکی تایبەت بەخۆیانە بێ باچ وڵات لە وڵاتانی پێشکەوتو بکەین بەداخەوە لە کاتی دەرچوونی یاسای مافوو ئیمتیاز من ئێستا نازانم ئایا ئەوان جیاوازن لە ئێمە ئەبێ بواری پزیشکی ئەمە بسەرمێنێ بەڵام بە بڕوای من لە چوارچێوەی کەسانی خاوەن پێداویست و مافی دابینکردنی مافی کەسانی خاوەن پێداویست تایبەت بە بڕوای من بەپی وڵاتانی دەرەوە وڵاتانی پێشکەوتو جێگیان دەبێتەوە ئەوانیش بەڵام لەو کاتەشە ئەوان هەر فەرامۆشکان لە کاتی دەرچوونی یاسای مافوو ئیمتیازی کەمەندامان و خاوەن پێداویست تایبەتدا و من بە باشی دەزانم کە یاسایەکی تایبەت بە خۆیان هەبێ بەڵام ناشکرێتە ئەو کاتی کە یاسایەک دەچێت بۆ بەڕێزانە ئەوان بەم چەشنی ئێستا بمێننەوە پێدەچێت هەندێکیان بە نەشتەرگەریکی سادە لەم گرفتە ڕزگاریان بێ کە من نازانم بەڕاستی وەکوتمیش زانیارێکم لەسریان نییە بەڵام دەتوانین هاوکاریان بین کار ئاسانیان بۆ بکەین و ئەگەر بشیانەوەی لە ڕووی یاسایی و ئێمە ئامادەین هاوکاریان بکەین چەندین ڕێکخراو هەیە کە هەم ناوخۆی و هەم دەرەکی لەگەڵ ئێمە کۆنتاکتیان هەیە ئێمە توانین لەگەڵان دانیشتن بکەین و بە حزوری و بەڕێزانە خۆیان گرتەکانیان خۆیان بخەنە ڕوو و بتوانین یاسایەکیان بۆ گەڵاڵە بکەین و پاشان خەڵکانی دڵسۆز و بەتواناش زۆرەکە لەم مەجالەی ئامادەی هاوکاریمان بکەن یاسایەکی ئەوێ بەڵام زۆر بە وریایی چکە حاڵەتێکی ینی حساسە زۆریش حساسە لە ناو کۆمەڵگەیە لەبەرەوە ئەبێ ئەو یاسایە کە دەرەکرێت وەکو وتم بۆ نمونە سڕێتێکی زۆری ئەوێ ئەوە یەشێکە ئەبێ لەگەڵ یاساگە یاسای سڕێتی پاراستنی ئەو بابەتە کەمە ڕاستە ئێسێمە وەکو توێژەرانی دەرونی ئەوە یەشێکە لە ئەخلاقی میهنیمان دکتۆر یەکێکە لە ئەخلاقی میهنیەکەی
بەڵام لێرەوە نا لە مۆزەفینی سەرپەرشتیاری ئەوە کە تۆ بۆنمونە یاسایەک دەرەکەی ئەبێ بۆنمونە بەرەو کوێیە بێ بۆچی بێ یاسا بۆچی دەرەکەی بۆ نمونە تۆ تەحدیدی شوێنێ بکەی کە ئەمانە تەسجیل کرێت جارێ یەکەم شت ئەم تەسجیلکردنە ئەبێ سڕێتی تیاابێ دومین شت اینجا تەحدیدی ئەو حاڵەتانەی بارە دەرونیەکانیان کە ئەکرێت زۆر پێویستی بە تەهیلی دەرونی هەیە ئەم حاڵەتانە بە تایبەتی ئێساکە بۆ نمونە ئێمە ئەبێ بە مقابلی ئەمە ئیشکەین لەسەر ئەوەی کەوا چی بکەین خولیای غەیری جنسی بۆ دروستکەین خولیای کۆمەڵایەتی بۆ نمونە خولیای پێگەیشتنی علمی بۆ نمونە خولیای ئیبداعی بۆ نمونە بۆ دروستکرێ ئەو کەسانەگە لە مناڵێ بدۆزرێتەوە بە بەرامجی ئیبداعیە ببرێت لە شوێنی ترەوە ێستا بۆ هەندێک لەوەی لە ناودارەکان هەبێت لەو نوع بۆ بێتن بەڵام دواتر بوارێکی بۆی ڕەخساوە لەوێ و تعویزی کەسایەتەکەی خۆی کردوتەوە لە ڕووی علمیەوە لەبەر ئەوەی ئەوان ینی لە ڕاستیدا ناتوانن بە وەظائیفی جنسی خۆیان هەڵبستن بۆیە هەتا لە ڕووی هاوسەرگیریکردنەوە زۆر ئەستەمە بتوانن کە سەرکەوتن لە ژیانی هاوسەرگیری بەدەستبێنن بۆیە یعنی هەموو ئەو چارەسەرانەی کە پێویستە بۆ ئەوان بکرێ ئەوەیە کە خۆی وەکوتم ئەوانە هەڵگری هەردوو ڕەگەزەکەن نێرومێ ئەوەی کە لە ڕووی بڵێ لە ڕووە علمیەکەی ئەوەی کە ڕەگەزی مێ بەسەردا زاڵە ئەبێ بکرێ بەمێ و ئەوەی ڕەگەزی نێری بەسەردا زاڵە ئەبێ بکرێ بە نێر بۆیە بەڕاستی ئەوە ینی لە ڕووە علمیەکەی بەو شێوەیە چارەسەری ئەکرێ وەکوتیشم ینی ئەو ئیمکانیەتە لە هەرێمی کوردستان نییە کە بتوانرێت ئەو جۆرە نەشتەرگەریە گەورە بۆیان ئەنجام بدرێت بۆیە پێویست دەکات کە ینی حکوومەتی هەرێم و بە تایبەتی وەزارەتی تەندروستی هاوکاری هەبێت بۆ ئەو جۆرە کەسانە چکە ئێمە وەکو ینی دوای ئەوەی کە بە دوادا چوونمان بۆ ئەو کێشەیە کردووە دەبینین ڕێژەیەک هەیە لە هەرێمی کوردستاندا ینی تەنها حاڵەتێک و دوو حاڵەت نییە کە ئێمە ینی گوێی پێ نەدەینیان بتوانین حاڵەتێک و دوو حاڵەت چارەسەر بکەین بۆ نمونە هەر لە ڕێگەی ئەو بەڕێزە ئەو مافپەروەرە ئەو باسی کرد کە تەنها لە یەک گەڕەکی هەولێر 8 حاڵەتی وا هەیە ینی ئەگەر 8 حاڵەت هەبێت کەواتە ئەبێ بە دیاردا هەر دیاری دەیەکیش کە لە ناو هەرێمی کوردستاندا هەبێت پێویست بەوە دەکات کە یاسای بۆ دەربچێت کە چارەسەری بۆ کێشەکانیان بدۆزرێتەوە ئێمە وەکوکێتی کەمەندامان کوردستان و وەکو دەستی کۆدەنگی ڕێکخراوە کەمەندامی خوان پێداوی تایبەتەکانیش ئامادەین کە هاوکارێکی جدیان بین بۆ چارەسەرکردنی کێشەکانیان ئایا خۆیان پێیان باش بێ لە چوارچەوەی کۆمەڵەیەکە خۆیان ڕێک بخان یان ئەوە تا هەوڵ بدەن بۆ بە یاساییکردنی مافەکانیان یان ئەوە تا لە ڕێگەی ئەو یاسانی بۆ کەسانی خاوەن پێداوی تایبەت لە هەرێمی کوردستان دەرچووە ئەوانیش بگرێتەوە ئێمە ئامادەی هەموو کار ئاسانی و هاوکاریکین بۆیان چ لە ڕێگەی ئەوەی کە بتوانین دەنگیان بگەینە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی یان لەگەڵ وەزارەتی تەندروستی بۆ چارەسەرکردنی کێشەکانیان قسە بکەین و حتا بۆ پەرلەمانیش لە ڕێگەی ئێمە و لە ڕێگەی پەرلەمانەوە بتوانین کە یاسایەکیان بۆ دەربکەین یاخود بڕیارێک بێت کە بتوانن ئەوان سوودمان بدەی لایەنی نێرایەتی زیاترە بۆ ڕاستکردنەوە دکتۆرێکی بەڕێز ئەتوانێت چی بکە ئەتوانە حاڵەتی ڕاستکردنەوەی بۆ بکە و بە پێچەوانەوە ئەگەر نەبوو ئەوە وەکو لەو بابەتێکەوە باسی لێوە کرێ لە حاڵەتێکی ترە ئەگەر نێرێ خۆی بک بە مێمێ خۆی بک بە نێر و ئەو گرفتەی نەبێ ئەوە ئاشکرایە کە دروست نییە بەڵام لەم حاڵەتە بۆ تەصحیح و ڕاستکردنەوە بەڵێ دروستە پزیشکیە تەدەخل بکات و دوای ئەوەی کە فتوای شەرعی وەربگرێ ئەتوانە بە ئاراستی خۆیان ڕاستی بکاتەوە. سەرباری هەموو گرفتانەی کە باس کرا لە ماوەی ڕابردووی بەرنامەکەدا سەبارەت بە نێرەمووکەکان پێویست نییە چی دیکە کۆمەلگا لەم دۆخە کۆمەڵایەتیە ناباوە لا بدەین و نێرەمووکەکان بە شێوەیەک ئاراستە بکەین و کۆمەلگا بە شێوەیە ئاراستە بکەین کە لەم دۆخە ناهەموارە سایکۆلۆژی کۆمەڵایەتیانە ڕزگاریان بکەین و یاسا و ڕێسا و شریعەتی تایبەتمان هەبێت بە نێرەمووکەکان و بە چاکردنی هەم ژیان و هەم تێڕوانینی ئەوان بۆ کۆمەلگا و کۆمەلگا بۆ ئەوان و چۆن دەکرێت ئەم کارانە بکەین. بەدڵنیای پێویستی بە ڕۆشنبیریکی ئەوتۆ هەیە کە لەمانە تێبگەینەوە بزانین کە یەکەم هەنگا ئەوەیە کە هیچ کەسێ لەویستی خۆیان نیە کە چۆن لەدایک ئەبێت و دەستی مرۆڤیتیانە هەیە شێوازی لەدایک بوونەکان بۆیە ئەبێ ئێمە بڕوامان بۆ هەبێ هەر کەسێک هەر بە هەر چەشنی لەدایک بێ و بە هەر ڕەنگێک لەدایک ببێ ئامادی ئەوە بین کە لەگەڵ یانە بژین و ئەو ژیانەی کە بۆ خۆمان پێمان خۆشە بۆ کەسانی تریش پێمان خۆش بە ئیتە هەرچی چۆنەکە. ئەی چۆن تێڕوانینی کۆمەلگا
یان تێڕوانینی ئەمان بۆ کۆمەلگا و ژیانی ئاسایی خۆیان چاک بکەین لە ڕێچەوە بە بڕوای من ێستا دیوارێکی ئەستور لە نێوانی کۆمەلگا و ئەواندا هەیە و پراوێز خراون و هیچ کەسێک و پێویست بیریان لێ ناکاتەوە و پێویستی بەکاری زۆر جددی هەیە و هەموو لە ئەستوی هەموو لایەنەکانی شە هەم حکوومەت هەم کۆمەلگا هەم کەناڵەکانی ڕاگەیاندن کە کاری جددی بکات بۆ ئەوەی کە بتوانین ئەو بەڕێزانە سەر لە نوێبینەوە ناو کۆمەلگاوە هەوڵی چارەسەرکردنی کێشەکانیان بدەین. ئەبێ ئیش لەسەر فەهم و ینی بیری خەڵک بکەین ئەبێ ئیش لەسەر شێوازی بیرکردنەوەی خەڵک بکەین ئەمە یەکێکە لەو شتانە ئەمەش بە کۆمەڵە بەرنامج لەوەیە یەکێک لەو شتانە لەوەیە کەناڵی ئەعلامەکان دەور ببینێ لەسەر ئەمە و یەکێکی تر لەو حاڵەتانی کە زۆر گرنگە کە ئێمە بتوانین ئەمە ینی لە ڕووی ئاینیەوە تەرجیعی خەڵکی بکرێت کە ئەم حاڵەتەیە ئێستاکە هەندێک حەزەکەم ئەو شتە بڵێم هەندێک لەو بووە کەسانی کە ئەو تەوسیفاکردن بە نێرەموک ئێستا عیلاجیان هەیە لە ئەوروپا بەڵام چونکە کەسکارەکەی ناتوانێت بیڵێ یا ئیسشارەی دروست ناکە لەبەرەوە سەرەکەی ئێساکە لە گەیشتۆتە بۆ نمونە کۆڵانێکی داخرا و بیری لێ ناکاتەوە لەبەرەوە یەکێک لەو شتانە ئەگەر ئێمە ئیشمان کرد وەکو ئیعلام ومێدە بەخشیە خێزانەکان زیاتر تەشجیع بێ لەسەر ئەوە ئەگەر بەرنامەیەکی خاص بکرێت لەسەر ئەو کێشانە چۆن چارەسەرەکرێ ئێستاکە لە جیهانە بۆ نەموتابعا بکرێت لەگەڵ کۆمەڵە دکتۆری پسپۆر لەو بوارەیە ئێستا چی ئەکرێت چی ئیمکانە چی ئیمکان نییە ئەمانە هەندێک تەشجیعات دروستەکە یەکێک لەوانە و خاڵێکی تر لەوانەیە کە ئێمە بمانوێ بەتابەتی لە ڕوو ئاینەکەەوە مامۆسایانی ئاینی ئەتوانن ڕێنمایی خەڵکی بکەن چکە ئێمە مناڵ تەنیا ژیانی بەرپرس نین لی لە کاتی کەم و کوڕەکانیشا ئێمە لێ بەرپرسیارین چۆن بۆ نمونە ئێستاکە مناڵێک ئێمە جاران یەکێک لەو شتانە ئەگەر بتایە سنتەرێکەیە مناڵێکی مەغۆل ئەوەی کەڵێ مەغۆل ئەندوانی هەبێ پێڵێن نەخۆشی دوان ئەگەر ئەوەی هەبێ واتەوانی کە مەغۆلین جاران داونەکە ئەگەر بۆ نمونە ئەگەر پێی بڵێن ئەوە بیان و تابی بە بۆ سنتەر گاڵتەی پێگەن بەڵام ێستا کە بەشیە مەعاشی بۆ بڕایەوە سەرکی هەمووی زۆر بە ئەتیادی ئیبات لە بەردەم سنتەرەکانە و ئیبات بۆ ژنەکان و لەمەشیانە ئەگەر بابێک زیاد بکرێت لە هەنی لە چاودێری کۆمەڵایەتی بۆ کەسانە زۆر دەرگاکاتەوە چی ئەڵی تۆ بە دایکان و باوکان وەختێک ڕوبەڕوێ حاڵەتا بنەوە منداڵەکان نێرەموک وە بێ قەناعەت بێنن لە هەموو چەند هەزار کەسێکە لە هەموو دنیا ئەمە هەیە هیوا هەیە لە دایکە بێ شێرپەنجەیەکی تایە یعنی ئەمە بەزنی ئەوە نییە و زۆری ئەتیادێ ینی تا ڕادێک ئێستا نەشتەرگەری پێشکەوتوو هەیە بە شێوەیەک بیانەوێ بە شێوەیەک نزیک بێ لەو ئایا ئاسانتر بێ بکرێ بە مینە ئەکرێ بە مینە ئاسانتر بێ بکرێ بە نێرینە ئەکرێ بە نێرینە لە هەمان کاتە ئەبێ ئەو غودانەی کە هی عکسەکەیەتی دەربێ لە لەشیە هەموو کەسێک کە زەواجەکە یەکێک لە ئامانجەکانی ئەوەیە نەوەیەک پەروەردە بکات کە ئەو ژێکێکە لە ضرورياتەکان پێوتێ ضروريات الخەمس پێنجتە ضروريەکە لە ئیسلامە یەکێک لە ئامانجەکان پارێزگاریکردنە لە نەسلی ئینسانەکان هەموو ئامانجی کەسێک کە زەواجەکات چ کوڕ چ کچ ئەوەیە کە نەوەیەک پەروەردە بکات ئەو نەوەیە بتوانێت بۆشاییەک لە بۆشایەکانی کۆمەلگای مرۆڤایەتی پڕ بکاتەوە و ئەبێ ئەوە بزانین کە خی پەروەردگار کە کچا بە ئینسان کە کوڕا بە ئینسان کە مناڵ نا بە ئینسان کە نێرەمووی کێبەخشێ بە ئینسان لە دەسەڵاتی بێسنووری خۆیەتی پێویستە ئینسان وەکو بەندەیەک ڕازی بێ بە هەموو ئەو بەشانی کە خی پەروەردگار پێ ئەدا و دڵنیایش بێکەوە هیچیان بێ حیکمەت نییە لەبەر ئەو پەیامی من بۆ ئەو خێزانە بە ڕێزانە ئەوەیە بەردەوام بپارڕێنەوە لەخوا کە مناڵێکیان باتێ بتوانێت ئەو مناڵە دەوری هەبێت لەبەرەوە پێشبردننی کۆمەلگا کە ئەگونجێ مناڵەکەش نێرەموک بێ هیچ بە عیبەی نەزانن چونکە بۆ نە لە دەسەڵاتی خۆیانایە نە لە دەسەڵاتی مناڵەکەشدایە و بگەڕێنەوە بۆ فقی ئیسلامی کە چارەسەری بۆ داناوە مادام چارەسەری هەیە و هیچ ئاریشە و گرفتێکیش نییە ئەو کاتە ئێمە ئاین بە پیرۆسترە زانین تا عادەت و تەقالیدێک کەوا کەسایەتیەکان لەکەدار بکە باوکی وا هەبوو و تێتی مامۆستا ئامادەیم تیا هەیە ئەگەر ماڵەکەم سەروەتەکەم عزوی خۆم بۆ نەکو گوچی لەشم بفرۆشم خۆشم بزانتی ئاچم بەس تەنیا ئەو مناڵم چارەسەر ببێ کاتە بێت لە چ بارێکی دەرونی هەبێ چێڵی بە نێرەموکەکە من هەست و سۆزی زۆریان ئێمێ بەڕاستی هەموو کۆمەلگا مەفروزە بیان ناتێت چکەوە ینی ئەگەر تووشی ئەو نەبوایە تووش یەکێ لە ئێمە بوو لەبەر ئەوە باجێکە یاوێتی لە باتی ئێمە هەموو ئەبێ هەست و سۆزیان بێرێتی ئەو کەسانی کە نێرەموکن خۆیان بەڕاستی لەبەر ئەو
عادات و تەقالیدەی کە لە ناو کۆمەڵگە ئێمەدا هەیە نایەنەوێ خۆیان کە خەڵک ببینن. لە ماوەی ڕابردوودا بەرنامەی چەندتان پێشکەش کرا تا شەن و کەوی دیکەی بابەتێکی دیکە و کێشەیەکی دیکەی کۆمەلگای کوردەواری ڕێز و خۆشەویستی ئامانجێمن ئامادەکار و ستافی بەرنامەی شەن قبول فەرمونون.